میوانەکەم لەم بارەوە قسە دەکەم بەڕێز عادل عەبدولکەریم ڕاوێژکاری سەرۆکوەزیرانی عێراق بۆ کاروباری کارەبا بە تەلەفۆن لەگەڵم دەبێت ئەو دیارە پێشووتریش بریکاری وەزیری کارەبا بووە کە شارەزای هەیە لە بواری کارەبا و قەیرانی کارەبا لە عێراق دیارە کە ئەمڕۆ لە ناکاو کارەبای سەرتاسەری عێراق کوژاوەتەوە هاوکات لەگەڵ ئەوەی کە لە چەند ساڵی ڕابردووشدا بەردەوام خۆپیشاندان لە پارێزگا گەورەکانی عێراق دژی نەبوونی خزمەتگوزاری و پێدانی کارەبا بە تایبەتی لە وەرزی گەرما ئەنجام دەدرا تا ئێستا نەتوانراوە چارەسەر بکرێت لە 2023 تا ئێستا حکوومەتێک لە دوایەکەکانی عێراق گرێبەستی گەورە و زەبەلاحیان لەگەڵ کۆمپانیەکانی گەورەی جیهانی وەکو کۆمپانیا ئەمریکیەکان و کۆمپانیەکانی ئەوروپی و تەنانەت هەروەها چینی و ئێرانیش واژۆ کردووە بۆی کە بتوانن کێشەی کارەبا چارەسەر بکەن گازێکی زۆر لە ئێرانەوە هاوردە دەکرێت بڕێکی زۆری بودجەی ساڵانە بۆ تەرخان دەکرێت لەگەڵ ئەوەدا قەیرانی کارەبا نەتوانراوە چارەسەر بکرێت لەبەرەوەی کە پشت بە بەرهەمهێنانی ناوخۆ واوکات کۆمەڵێک پرسی دیکەی چارەسەری بنەڕەتی لە عێراق نابەسرێت هۆکاری زۆر هەن بۆی کە قەیرانی کارەبا تا ئێستا ماوەی 25 ساڵە لە عێراق هەر بەردەوامەویش دەگەڕێتەوە بۆ گەندەڵی و کۆمەڵێک بابەتی دیکە بۆ ژێرخانی ئابووری و هاوکات وزە لە عێراق و کۆمەڵێک بابەتی دیکەی کەم تەرخەمی بەرپرسانی عێراق من زیاتر لەسەر ئەم بابەتە لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز عادل عەبدولکەریم ڕاوێژکاری سەرۆکوەزیرانی عێراق بۆ کاروباری کارەبا بە تەلەفۆن لەگەڵم دەبێت بەڕێز عادل سپاسکە لەگەڵ کوردستان 24 بۆچی لە ماوەی زیاتر لە 20 ساڵی ڕابردوودا کێشەی کارەبا لە عێراق نەتوانراوە چارەسەر بکرێت والله من ناوم عادلکەریم نیم دوو لە عێراقا کاری گەورە کراوە بەو ڕشتیە و عینەک ڕشتی ئێوە باسی دەکەن واز نییە عێراق دەتوانێت ئینتاجی 5,000 میگاواتی هەیە عێراق لەژێر حیسارا بۆ پارەی زۆری سەرف کردووە بەڵام تەڵەب لەسەر کارەبا زۆرە تەنیەیەکی زۆر هەیە دەیان 1000 پرۆژەی سەرجێبوونی تازە کراوەتە لە وەغا مخابەتەکانە دەرەجەی حیارەت معدل لە 50 بەرەو سەرە ئێمە لە 3 مانگان دەبێت لە باقی مانگانە هەموو عێراق 3 ساعت کارەبای هەیە 3 مانگی هاوین دەبێت ئێمە توانین 3 ساعت کارەبا بدەین نەویش بەهۆی ئەوە بەڵام ئێستا حکوومەتی عێراقی ئەم حکوومەتە 55,000 میگاواتی لە بواری کارەبا ئیعلان کردووە بەشێکی عەقدمان کردووە بەشێکی بەڕێگەوەیە راپۆرتەکەشتان وتی کەرکووک 4 ساعت کەرکووک وانە لە 12 ساعت کەمتری لە بۆ چارتەکان لایەتوانن بۆ ترابێن خەن لە 12 ساعت کەمتر کارەبای نەبووە بەڵێ باشە ئەوەی کە ئەمڕۆ ڕوویدا بۆ کوژانەوەی کارەبا هۆکارەکەی چیایە دیارە هۆکارەکەی بۆچیە گەڕێتەوەیە کێشێکی تەکنیکیە یامە بەردەوامی و قەیرانەیە کە لە عێراق بەردەوام هاوڵاتیان لێیان لێ هەیە کێشەیەکی تەکنیکە لە یەکێ لە هێڵەکانی بینی پارێزگای بابل و مستەیەب ڕاوە ئەو هێڵە دیارە بۆی کێشەیەکی هەی بووە ئەسڵ بۆ وای کردووە وێستەکان بگەنێتەوە وێزگە بەدای وێزگا زەبێژەکانی کوژانەوەتەوە وەچاکی کردووە حەڵەوەی کوژانەوەتەوە ئێستا کارەکەین بۆ گەڕانەوەی بەشێکی گەڕاوەتەوە لە چەند ساعاتی داهاتوە نۆرمەڵە بێتەوە بۆی دێتەوە بەڵێ بەڕێز عادل دیارە کە گرێبەستی گەورە و زەبەلاح لەگەڵ کۆمپانیەکانی ئەمریکا و ئەوروپا واژۆ کراوە لە ماوەی حکوومەتێک لە دوایەکەکانی عێراقەوە بۆ چارەسەرکردنی قەیرانی کارەبا ئەمانە بۆچی نەتوانراوە پرۆژەیەکی باشی لێ بەرهەم بهێنرێت بۆ چارەسەرکردنی قەیرانی کارەبا ئایا بە هەدەردانی سامانی گشتی و گەندەڵی هۆکارەکانن یا کەم تەرخەمی و بەهاناوە نەچوون و بەدەمەوە نەچوونی داواکاری هاوڵاتیانە وڵا لە عێراق هیچی گەورە کراوە باسکردنە بۆ شوێن من ناڵم گەندەڵی نیە بەڕاستی بەڵام لە عێراق هیچی گەورە کراوە لەگەڵ کۆمپانیا گەورەکانی ژیانش سەعات دەکرێت فریا ناکەوت بەڕاستی تەڵەب لەسەر کارەبا زیان لە حەزیانی کردووە لە عێراقا و ئێستا کۆمەڵێک پرۆژەی گەورە بەجێ کراوە هەر لەگەڵ جیلی ئێستا دەکرێتە تاوانەی بۆ 40,000 میگاوات لەگەڵ بنا 15 زیاتر لە 15,000 میگاوات محطاتی حراری زیاتر 10,000 میگاوات محطاتی عێراق وڵاتێکی دەوڵەمەندە و سەرۆک و سامانێکی زۆری لەبەردەستە لەبەرەوە بە ئاسانی ئەتوانێت کێشەکان چارەسەر بکات و ئێستا ئیشی گەورە کراوە بەڵام کاتی هەبێ دیگە لەوە هەوڵاوە تەنویحی مەسادی یەقود بکرێ ئەمە تەنیا لێرەوە نەمان ئێستا کۆمەڵێ منەسەی ئەفساڕیمان دروست کردووە لە وەختا ئەوێ لەوە غازین هاوڵات و حتا اقتراحێکی هەیە لە ڕێی تورکیا و بتوانین لە ڕێی تورکیا و وڵاتانی تر وەزیستان هاوڵێی غاز بکەین بۆی داویستەکانی غازی ئیشلێکردنی محەتەکان ئامادە بکەین و جگەلەوە هەموو عەقدەکان هەرچی حقوقی غازێ لە عێراق هەمووی درا بە شەریکات و جگەلەوە ئەو غازەش کە لەگەڵ نەوتە هەمووی درا بە شەریکات لە 2027 بۆ 2028 ئەو غازە زۆربەی زۆری دێتە بەر هەموو ئەخێتە سوتنی کارەباوە باشە لە کاتێکدا عێراق خۆی دەوڵەمەندە بە سەرچاوەی سروشتی زۆر بەنەوت و گاز ئەم گازە هاوردەکراوە لە ئێران کە زیاتر لە 50 گرێبەستی گەورەی لەگەڵ
کۆماری ئیسلامی ئێران بۆ هاوردەکردنی گاز واژۆ کردووە نەتوانراوە کێشەیە چارەسەر بکات بۆچی پشت بە دراوسێ و پشت بە غازی هاوردەکرا و بابەتی دیکە دەبستێت بۆ لە سەرچاوی سروشتی خۆی وەرناگرێت لە خوشتی وەرەزم عێراق وڵاتێکی غازی نیە غازی کەمە ئەو غازی عێراقێتی لەگەڵ نەوتەکەیەتی ئەوەیشی کە دەریە ئەگەر هەمووی کۆکەیتەوە توانای بەرهێنایی لە 15,000 میگاواتی زیاتر نییە من ئەمڕۆ قسە لەگەڵ تۆ دەکەم 25,000 میگاواتمان نەقسەیە بۆ هاوینان بەڵام باز دەکەم لەبەرەوەی عێراق وڵاتێکی غازی لێجێی داخە ئێران و ئازەربایجان و ئۆزبەکستان و تورکمانستان و کازاخستان غازیان هەیە قەتەر هەیەی ئەمە نیمان هەروەک چۆن سەعودی ئەژنیەتی ئەو ئاغازە لە نەود زیاد دەکەنەوە بەکاری دێنن ئەوە سەبەبی ڕئیسی ئەوەیە کە ئەڵەی وڵاتێکی دۆڵەم ینی غازەکەی چۆن ئیسپانی دەکراوە غازی نییە غازی زۆر کەمە عێراق وڵاتی و ناچارە غاز هاوردە بکە و غازیش لە چەنها مەزدەر و ئەوانەیە بەڵێ هەندێ دواکەوتن هەبووە بەڵێ هەندێک تەلەکوو هەبووە ظروفی سیاسی عێراق و مەشاکلی داعش و قاعدەش کاریگەری خۆی داناوە لەسەر عێراق و عێراق ماوەیە کە ئاوایە تۆزە ئیستقلالی تێکەوە تەزان عێراق هەمووی شەڕ و خوێن بوو سەرێکی و بەغا خەڵک نەیدەتوانی بە ئاسانی هاتوو سێتیان بکات بەڵێ بەڕێز عادل لە کاتێکە مەقسە دەکەین هەرمڕۆ لە میدیاکانی عێراق بڵاو کرایەوە کە محەممەد شیع سوودانی پرۆژێکی گەورەی کارەبای لە عێراق کردەوە بودجەی باش بۆ پرۆژەی گەورە تەرخان دەکرێت بەڵام ئایان پرۆژانە وەڵام دەری ئەو داواکاریان کاوڵاتیان هەیە نام قەیرانانە بۆچی بن پرۆژە گەورانە چارەسەر نەکراوە بەڵێ ئەو پرۆژێ ئەمڕۆ پرۆژەیەکە خۆی وەزگەیەکی هەیە وێزەکە 500 میگاواتی تری داخل بۆ ئەوە وەکو پێم وتی ئێمە نەقسێمە ئێستا 25,000 بەشێکی پڕ دەکاتەوە هەر لەبەرەوەی عێراق کۆمەڵی پرۆژەی گەورەی کردووە ینی هێڵی کارەبا ئەوە ئێستا دەست بۆ دووەلی خەلیج لەگەڵ سعودیە لەگەڵ ئوردن لەگەڵ تورکیا و هەروەها هاوردەکردنی کارەبا لە کوردستانەوە ئێمە بۆ ئاگاداریت 1600 میگاوات ئێستا لە کوردستان و کارەبا لە وێزەکانی کوردستان دەکڕی دێر بۆ عێراق لای ئێوە ئێمە لیان دەکردن دێتە عێراقەوە ئێستا جگە لەوە ئەوەی کە ئێران هەمان وتار هێڵ بوو بڕیان بەهۆی ئەمریکا لەوە ڕێگری گر و منعی کرد ئێمە لە کارە ئێران بکڕی لەبەرەوە ئەمە ماوەیەکی لەو ڕۆژەی بڕیارەکە ئەمریکا دەچوو ناتوانین تەنیانە 10 میگاواتیش هاوردە بکەیت لەبەر ئەوە عێراق هەوڵی داوە کوردستان عێراق لەگەڵ وڵاتانە بە کوردستانیشتەوە تاکە کارەبا هاوردە بکات و بۆ ئەوەی جێگەی ئەو کەمێ بگرێتەوە کە هەیە بەڵام پێم وتی دواکەوتوە عێراق بەهۆی سەڕ و ئاژاوە و کێشەوە دواکەوتووە پێویستە هەنگاوی گەورە و گەورەتر بێت باشە بەڕێز عادل جەنابش ئاماژەت پێکرد بەڵام هەر کەمێک بەر لە ئێستاش جێگری بەڕێبەری نووسنگی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان ئاماژەی بۆ کرد کە هەرێمی کوردستان داوای لە عێراق کردووە ئامادەیە هاوکاریان بکات بۆ دابینکردنی کارەبا ئێستا لە هەرێمی کوردستان پرۆژەی کارەبای 24 کاتژمێری هەیە ئیتر پشت بە مەوەلیدەکانیش تەنانەت نابەستێت عێراق ئەتوانێت سوود لەم پرۆژەیانە وەربگرێت سوود لە ئەزموونی هەرێمی کوردستان وەربگرێت چەندە جددیە لەم هەنگاوانە چەندە جددیە بۆ هاوکاریکردن وەرگرتنی هاوکاری لەگەڵ هەرێمی کوردستان والله جدی نەما هاوکاریکی باشمان لەگەڵ وەزارەتی کارەبای هەرێم هەیە لەگەڵ کاکەمال خۆیان ئەوی پێمان کرابێ هاوکاریمان کردووە ئەو پرۆژەش کردویانە پرۆژەی دانانی تێۆری زیرەکسێکی کە شتێکی باشە پرۆژەی ڕووناکی ئەوە دیارە بەهۆی نرخەوە بەرزکردنەوەی نرخەوەی خەڵک ناتوانێت زۆر سەر بکات شتێکی باشە لە عێراقیش دەستمان پێ کردووە ئێمە لە هەموو مۆنتقەکانی عێراق لە هەموو شارەکانە چەند مۆنتقەیەک مابەری دەتۆ خەریکی سەعاتی ئەلکترۆنی سیستمی تێۆری زیرەک دابنین وی کۆنتڕۆلی سەرفیاتی تاقی کارەبایی کرد کە بەشێکی سەرفیاتی تاقی ئێمە بەڕاستی ئەوەیە کە زیادە ڕۆیی تا دەکرێت لە سەرفیاتە ئەگینا ئەو بڕەتاقی لە عێراقا هەیە بەشێکی زۆری پێداوێتی خەڵکەکە بەس خەڵکی عێراق زیاد لە حەد سەرفی دەکات و بەڕاستی لە عێراقا کارەبا زۆر هەرزانە یعنی ئێستا لێرە لەگەڵ ئەقلیمی لەگەڵ هەرێمی کوردستانە زۆر هەرزانترێ بێت زۆر یان تقریبا ئەتوانین بڵێن نزیکە لە خۆڕاییەوە ئەوەی لە عێراقا دەفرۆشێت کە ئەوەش باش نێ خەکە بگۆڕی تاکی بکەیت بۆ ئەوەی بتوانێت بەشێک لە مەصارفی کارەبا دەربێت کە دیزانەی عێراق توانای ئەوەی نییە لەوە زیاتر پارە سەرۆکا بۆ بواری کارەبا بۆ بڕە زۆرە پێویستە بەشێک ئێمەش وەکو هەرێمی کوردستان بەشێ تعریفەی عێراق زیاد باشە کەواتە چارەسەرەکان لە چی دابینیتەوە ئایا ئەمە ئەم جارەکە ڕوودەدا جارێکی دیکە هەوڵێکی بنەڕەتی هەیە بۆ چارەسەرکردنی قەیرانی کارەبا بە پێی ئەم مکانیزمانەی کە بەڕێزت ئاماژەت پێکرد ئەو تا کارەبا لە سەرتاسەری عێراق کوژاوەتەوە کاریگەری نەتەنها لەسەر ژیانی هاوڵاتیان کەرتی پیشەسازی و کۆمەڵێک کەرتی گرنگی دیکە لە عێراق دەکات ئێمە هەمووی بۆ چەند ساعاتێکە خوشتی بەڕێز 4 ساعات و خەریکە دەگەڕێتەوە بەڵام لە عێراق و پێم وتی لەو 3 مانگە
مەسەرفیاتی کارەبا زۆر زۆرە بۆ نۆماوانەکەی تر ئێمە کارەبا با زۆرە و ئەتوانین بە شێرەی کوردستانیش بدەین بۆ چەندجارە من خۆم بە کاکەمالم وتوان ئەتوانن کە لەستانە کارەبا لای ئێوە زۆر سەر بدەبێ کە عێراق جۆڵەکەی گەرمتر ئەتوانین لە جنوب و ناوەڕاست عێراق کارەبا تا پێ بفرۆشین کۆ بیگۆڕینەوە باخ بەڵام بە گشتی عێراق وەکو پێ وتی هەناوی ناوە ناوەکان چەند ساڵێکی دەوێت 2 ساڵ 3 ساڵی دەوێت بۆ ئەوەی ئەو هەندێک جار زیاتر بۆ ئەوەی ئەو جیاوازیە زۆرەی لە نێوان پێداویستی خەڵک ئەوەی کە بەرهەمی کارەسەر بکرێ و ئەوە تاانکاری پیشی زۆری دەوێتەوە ئەوە دەعمێکی زۆری قوتای خاصی دەوێت چکە لە کوردستانە خۆتەزانی ئەو محەتاتانەی هەن هەموو هینی کەسی تایبەتە و حکوومەتی کوردستان دەستیان خۆش بێت کە ڕێگەیان بە کەسی تایبەتدا و ئاسانکاریان بۆ کردەوەی کار بکە لە عێراقیشا ئێستا ئاسانکاری زۆر زۆر دەکرێت بەڕاستی بۆ کەسی تایبەت وێ دەکەین بتوانین لە داهاتووەکە لە 2-3 ساڵی داهاتووە یان بەشێکی زۆری و پێداویستانە جێبەجێ بکرێت بەڵام کاتی دەوێت بە هەر زۆرێ بێت. باشە چەندە پێویستە تا بتوانن ینی کارەبا بۆی کە پێداویستی هاوڵاتیان پڕ بکرێتەوە ئەوەی کە ئێستا عێراق پێویستێتی کە هەی بێت بۆم کێشەیە نەمێنێ لە چەند ساڵی داهاتوودا وەکو ئاماژەت پێکرد لانی کەم 3 ساڵمان دەوێت لانی کەم عێراق 3 ساڵی دەوێت بۆی ئەو ئەفریقا چکە لە عێراقا بەڕاستی وەکو پێوتی ئێستا پرۆژەیەکی تەنمەوی گەورە هەیە زۆر زۆر دەبواری بەرهێنانە کار زۆر زۆر دەکرێت لە بەغا سەدان پرۆژەی شقق و ئەپارتمانی گەورە دروستکراوە کە بەڕاستی هەمووی پێویستی بە ڕێکی زۆر کارەبا هەیە و لە بەشەکانی تری پارێزەکانی عێراق وەزانی بەهۆی شەڕ و ئاژاوەوە بەشێکی زۆر ئەفریقیان چوو بوونە دەرەوە و خەڵکی نەبوو بە کاریگەری نە لێرە نەدەژیا لە شوێنێکای ئێستا ئەوە هەیە بەڵام کاتی دەوێت لانی کەم بەڕای من لانی کەم 3 ساڵی دەوێت لانی باشە زۆر سپاس دەکەم بەڕێز عادل کەریم ڕاوێژکاری سەرۆکوەزیرانی عێراق بۆ کاروباری کارەڕەگەی تەلەفۆنەوە لەگەڵ کوردستان 24 بووی سپاس.